محمد مولود لا تقتقوا صوت بارسكيتو محمد مولود لا تقتقوا خوي شلون باور بكين بقرآن كباز لو دكات خور كاتي كأواد بيد دتيت ناو تشال قريكوا خوي يقول دفرميت تغرو في عين حمئة شلون باور بوكين ماله عين حمئة بلا عين يعني كاني سرچاوا حمئة يعني قريش الرش وكبلي تشال قريش الراش يا بحيري الرش آوا كقرآن باسي أو دكا براكم باس لا خور آوابون دكا لديدو تيروانيني خلقك نقل حقيقة أمرك دا يعني جاوزي لبيني أم دوش تبكين منو توبو نمونا أقر بچين لسر محيطك يا لسر بحرك دابنيشين رومان لخور آوابت رومان لخور آوابت بو نمونا چارە گەگنی و سەعاتی ماوە خۆر ئاوا بێ لەسەر کەناری دەریاکە دانیشتوین وەڕۆ خۆر ئاوا دەبینین جارێ خۆر ئاوا نەبوو وردە وردەکە ئاوا دەبێت چی دەبینی تۆ دەبینی چۆن خۆرەکە ئاوا بوو وردە وردە دەچێتە ناو کوێ دەچێتە ناو بەحرەکە وانە تۆ وا دەبینی چکە ئێمە خۆ نەچوینە بە دەوری بەحرەکەشدا بسوڕێن دەی بزانین زەوی خۆر بۆ کوێ دەڕوا یعنی لە چاوی ئێمەدا لە دید و تێڕوانینی ئێمەدا ناو بەحرەکەدا نقم بوو چی خۆرەکە بەعکسەوە بڕۆ لە دەشتایەک سەحراییەکدا تەماشاتێک وڵا خۆرەکە لە ناو ئەو زەویەدا نقم بوو کەواتە کە دەفەرمێت کاتێک کە گەیشتە مەغریبە شەمس تەماشای کرد تەغرب فی عین حەمیئە دەبینێت لە دوورەوە تەماشا کرد چاڵە قوڕێک هەیە کە دوورە ئەوە دەیبینێت خۆرکە ئاوا دەبێ وردە وردە طبعا لە پێش چاود نامێنێت لە شوێنێکەوە ئاوا بوو لەو شوێنە کە چاڵە قوڕەکەی لێیە وا دەزانێت کە چۆتە ناو چاڵە قوڕەکە ینی وا دیارە نەک وا بزانێت بۆ چونکە خۆر لە چیش گەورەترە خۆر لە زەوی گەورەترە چ جای چاڵە قوڕێک تاوەکو خۆر بچێتە ناو چاڵە قوڕێکەوە کەواتە قورئان و نەبێ لەگەڵ زانستی علمیە لەگەڵ عەقڵدا دژ بە یەک بێت قورئان نەزانێت خۆر لە چاڵە قوڕێکدا ئاوا نابێ بەڵکو لە تێڕوانینی ئێمەدا وا دەیبینین کە چۆتە ئەوێەوە والله ئاعلم